ماوە بژێوی نەما و عەرز و عاسمانیەمە شەڕ فرۆشین بژێوی لەکوێ ماوە لەکوێ ماوە ئێستا جەناب دۆکو شۆفێرێک کە ڕۆژانە ئیشەکەی پێویستە بە بژێوی ژیانی خۆت هەیە لە ئێستا ئەم کێشەی کە کێشەی بەنزینەوە چەندین ساڵە ئێمە بەدەستی و ئەناڵێن هەر حەل ناکە بۆچی حەل نابێ بۆ ئەمە مەسەلە چییە؟ قەزەی کوردە حەل نابێت بەڵام ئێستا بۆ نمونە ئێمە وڵاتێکمانەیە پڕە لە سامانی سروشتی پڕە لەو نەوتە کە هەموو جۆرە بەنزین و گاز و نەوتێکشی لێ دەرەهێنێ بۆچی ناتوان حەلیکەن ینی ئەمەە قورسە پێیان حەل نەکرێ ئەم کێشەی بەنزینە حکوومەت قەرزار قەرزار قەرزی لە چی قەرزاری چییە؟ نازانی عەقدی 50 ساڵە نەکردووە قەرزاری چییە؟ کاتە عەقدکرێ ئێستا جەناب بۆ نمونە ئەگەر قەرزێک بکەی خۆ بێشتێک دەستکەوێت لە بەرامبەرەوەی کە قەرز دەست ناکەوێت تا هێمە ساحی و کوردی و ئیسراحەت ناکەین نایکن نەوتەکەی بەغا و بانزینی بەغا و داهاتی بەغا بخەت ژێردەستی کورد ئیسراحەتی لە بەڵام ناکەین بۆچی وای ینی کێشەکە لە خۆمانی کورد حوتە حوت دوارە ناوە بەحرا هەموو شتی هەڵە لوشێنێ تێر ناخۆ حکوومەتی کوردیش ئاوە ئارە وەڵا حوتە حکومەت سەردەمانێک خەڵک ئاوەتە خواست بوو دەسەڵاتی کوردی خۆمان بڕێوە بەرێ خوا هێمە بگرێەوە ئاوەتە خواست بوو خوا بمانگری ئەو هەموو شەهیدە ئەو هەموو خوێنە ئەو هەمووش پەشیمانین خوا بمانگری ئێستا جەنابەت ئەو کێشەی بەنزینە بارگرانی بۆ دروست نەکردووی لە نەفەرەکانە بانزینی چی فەردەی ئادوە 35,000 دینارە بەرمیلێ 980,000 دینارە بڕۆ ئەسواقێ ئاڵتون چۆن معاملەی ئاڵتونەکەی وایە خەبەرت بێ کۆتاژار کەی نەوتت حکومەت نەوتی داوە بە خەڵک جەناب کەی وەرگرت وەڵاهی من نەوتم نییە لە خانەکەی نەوت وەرەگرم نییە وە دەجلی پێنجلی کار ئارە وەڵا لێرە نیست چ خەتەیی شەکەت شێخان و دەربەنی خان نەفەری بە چەنە بەر ئێستا 3000 ئێستا بەنزین ئاوە بچۆتە سەرێ خۆ تۆ ناتوانانی نرخەکە لەسەر نەفەر زیاد ناوەڵ خۆرەگە لەیچی پێرێ نەفرێکمە بۆی من هەر 3000 لێ وتم بە 3000 سیارێ ناچوە بۆ بێر لێ بێ سوود بێرە خوار و داوازە خواجز